بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. یەکێ لە دەرهاویشتەکانی جەنگ و شەڕ و ئاژاوا دیلگرتنە. با بزانین خۆشەویستی دڵاوامان، دڵبەری دڵارامان چۆن مامەڵەی لەگەڵ دیل و یەخسیرا کردو. پێغەمبەری نازدار عەلەیهی السەڵات وەسەلام هەر لە عەهدی مەکیە وا پەروەردەکراوە کە چاکەکار بێ لەگەڵ گشت مرۆڤەکانە، بەبێ جیاوازی، دەنگ و ڕەنگ و ئایدیا و نەتەوە و زمان و بیر و بۆچی. بۆیە ئەبینین هەر لە سوورەتە مەکیەکانە ئەم ئایەتە ئێتە خوارەوە لە کاتێکا موسڵمانان دیلیان نییە. ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا. باسی ئەبرار و چاکان و نزیکانی پەروەردگارمان بۆ کافەرمێ ئەوانە خواردنە بەخشن بە دیل و یەخسیر و هەژار و ئەو جۆرە کەسانە کە پێویستیان بە خواردن هەیە. اینجا ئەفەرمێ بەس تەنها لەبەر ڕەزامەندی پەروەردگار یارمەتیانەدەن چاکەیان لەگەڵاکەن. بۆیە پێغەمبەری نازدار عەلەیهی السەڵات وەسەلام کاتێ کۆمەڵە دیلێک یەخسیر دەکات و بەدیلی ڕادەسی پێغەمبەرەکرێن عەلەیهی السەڵات وەسەلام، حتا لە یەک جەنگا جەنگی بەدر 7 کەس ئەبێتە دیلی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام. پێغەمبەری نازدارمان ڕووەکاتە هاوڵەکانی ئەفەرمێ ئیستەوصوا بالئوسارى خەیرا، ئیستەوصوا بالئوسارى خەیرا، ئەفەرمێ چاکەکار بن لەگەڵ دیلەکانتانە، چاکەکار بن لەگەڵ دیلەکانتانە، چاکەیان لەگەڵا بکەن. اینجا ئەیان بینێ کە ڕۆژ گەرمە، گەرمایی لیانەدات و هەتاو بە تیشکەکەی گەرماییان بۆ نێرێ ئازاریانەدا. پێغەمبەری نازدار ئەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ چی؟ لا تجمعوا عليهم حر السيف وحر الشمس قيلوهم حتى يبردوا. ئەفەرمێ ئێوە گەرمی شمشێر و گەرمی ڕۆژەکە بەسەریانە کۆ مەکەنەوە، ئەوان شەڕیان کردووە، شمشێریان بەدەستەوە، گەرم بوون، مانوو بوون، لەبەر هەتاوە دایانمنێن بیان بەنەجێ کە سێبەر بێ لە بەرەوەی فێنەی ببنەوە و اینجا پشوو بدەن. کاتێ دیلەکانەگرێ پەروەردگار ئاەتێ نێرێتە خوارەوە، فەرمێ چی؟ کاتێ جەنگ تەواو بێ و دیل لە ژێردەستی ئێوەدا دەبێ، ئەفەرمێ فإما منا بعد وإما فداء حتى تضع الحرب أوزارها. ئەفەرمێ دوو ڕێگەتان لەبەردامایە چۆن مامەڵەیان لەگەڵا بکەن. ڕێگەی یەکەمیان فإما منا بعد، منەت بکەن بەسەریانەوە ئازادیان کەن بەبێ بەرامبەر. من ئەوەیە بەبێ بەرامبەر چاکەی لەگەڵا بکەیت و ئازادیکەی. ئەوەی لە پێشترە لە خاڵی دووەمیان و ڕێگەی دووەمیان. ڕێگە و خاڵی دووەمیشەوەیە وئیما فیداء، یعنی چی؟ یعنی دیل بە دیل بگۆڕنەوە، یاخود دیل بەرامبەر بڕێ پارە بگۆڕنەوە، چونکە ئەوان ستەمیان لێکردوون، پارە و سەرۆت و سامانی ئەویان زەوت کردووە، لە شار بەدەریان کردوون مافی خۆتانە. ئەو دوانە زیاتر ڕێگەی نەداوە قورئانی پیرۆز. بۆیە پێغەمبەری نازدارمان عەلەیهی السەڵات وەسەلام کۆمەڵێک زۆر لەو دیلانە ئازادەکا بەبێ بەرامبەر، کۆمەڵی دیکەش بە بەرامبەر بڕێ پارە یاخود شتێکی دیکە ئازادیانەکە. یاسایەک دانێ بۆ مامەڵەکردن لە گەڵ دیل و یەخسیرانە، تا ئێسەش هیچ یاسایێ ئەوەندە باڵا نییە، ئەوەندە جوان نییە، ئەوەندە مرۆڤ دۆست نییە، زانست دۆست نییە، پەروەردە دۆست نییە. ئەویشەوەیە هەر یەکێک لێوە ئەی دیلەکان ئەگەر بێن دە ڕۆڵەی موسڵمان فێری خوێندن و نووسین بکەن ئازادە بن. بەس تەنها دە کەس دە ڕۆڵەی موسڵمان فێری خوێندنەوە فێری نووسین بکە ئازادە بی. تەسەورەکەی تۆ لە جەنگدای بەرامبەر دوژمنێکی زۆر سەرسەخت دیلت هەیە، گرتوونت، ئەزانی ئەو دیلانە بەهرەیەکیان پێیە، لە زانستێکە بەهرەمەندن، شارەزان لە بوارێکە،
بیانهێنی بیان کەیتە مامۆسای زانکۆ مامۆسای قوتابخانە لەبەرەوەی ڕۆڵەکانتان فێری ئەو زانست و شارەزایە بکەن کە لای ئەوان هەیە ئەو پسپۆڕیە بکەن کە لای ئەوان هەیە و لای ئێوە نییە چ گەورەیەکە تا ئێستا هیچ وڵاتێ نەیتوانیوە جێبەجێ بکە اینجا ئەکێ لەو دیلانە کاتێک گیرێ ناوی سومامەیە بە کەلەبچەیی هێنە خزمەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام بەڵام پێغەمبەر ئەیەوێ ئازادی کە بەڵام پێی ناڵێ پێشەوە ئازادی بکە حەزەکە ئەوە واز لە ڕێگەی چەوت بێنێ تەوبە بکا و بگەڕێتەوە بۆ دینی خوددا مسلمان بێ بۆیە ئەچێتە لای ئەڵێ سومامە چیت پێیە ئەویش ئەڵێتی ئین تنعم على شاكر وإن تقتل ذا دم وإن تطلب مالا فسل ما شئت منه يا محمد ئەڵێ چی ئەڵێ گەر چاکەم لەگەڵا بکەی و ئازادم کەیەوە چاکەکاری لەگەڵ کەسێکی سوپاسگوزارە ئەو قەت لەبیر ناچێ هەمیشە سوپاس دەکەم ئەگەر ئەیشم کوژی بزانە خوێنم هەیە داوی خوێنم لێکرێ ئەگەر داوای پارەشەکەی چی ئێ بە خەیاڵتا داوای بکە بۆ تێنم پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام وازی لێنێ بۆ ڕۆژی دوایی ئەگەڕێتەوە لای هەمان پرسیاری لێکە ئەویش هەمان وەڵامی داتەوە بۆ ڕۆژی سێەم هەمان پرسیار هەمان وەڵام ئەو کاتە پێغەمبەر زانەیە ئەو کەسە موسڵمان نابێ عەلەیهی السەڵات وەسەلام بڕیارەدا کە ئازاد بکرێ ئەفەرمێ دەستی بکەنەوە ئازادیکەن کە ئازادیەکەن ئەو کاتە چێتە بن درەختێک و لەوێ خۆی گۆڕێت و خۆی شوات و ئەگەڕێتەوە بەلای پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام شایەتمانێنێت و موسڵمانە بێ خەڵکەکە پرسیاری لێکەن باشە بۆ لێرە موسڵمان نەبووی کە نەما پێیان ئەڵێ لەبەرەوەی موسڵمان نەبوو لێرە ئەترسام بڵێن تۆ لە ترسا موسڵمان بووی چونکە بەڕاستی مامەڵەی جوانی محەممەدم بۆ دەرکەوت بۆم دەرکەوت کە ڕازگۆیە کە درۆ ناکە کە ڕەسوڵ اللهی عەلەیهی السەڵات وەسەلام بەڵام لەو کاتە موسڵمان بوومایە ئەنوت لە ترسا موسڵمان بووم بەڵام کاتێ محەممەد ئازادی کردم ئەو کاتە بە ئازادی گەڕامەوە موسڵمان بووم اینجا ئیزن لە پێغەمبەر وەرەگرێ عەلەیهی السەڵات وەسەلام کە بڕوا بۆ مەککە عومرەیەک ئەنجام بە پێغەمبەریش ئیزنێدا خەڵکی مەکە نازان موسڵمان بووە بەڵام دوای ئەوە کە عومرەکان جامەدا بۆیان دەرەکەوێت کە موسڵمان بووە ئەو کاتە ڕێگری لێەکەن ئەویش هەڕەشیان لێەکە ئەڵێ سوێن بە ئەڵڵا دانەوێڵەیەک لە ئێمامەوە ناگاتە لای ئێوە ئەگەر ئیزنی پێغەمبەری لەسەر نەبی عەلەیهی السەڵات وەسەلام بۆیە ئەوانیش لە ترسەوەی گەماروی ئابووریان نەخرێتە سەر بەرەڵایەکەن و ئازادیەکەن بەڵام سوێنی خواردووە یەک دانەوێڵە بەبێ ئیزنی پێغەمبەر ناگاتە لای ئەوان بۆیە ئەوان ترسیەوەیان لێنیشێ کە برسێتی و قات و قوڕی بڵاو بێتەوە لە مەککەدا بۆیە نامەیەکە ئەنووسن بۆ لای پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام شاندێکی بۆ نێرن ئەڵێن هەرچەندە ئێمە دوژمنی تۆین بەڵام بیکە بە خاتری ئەو خزمایەتی لە نێوانمانە هەیە بڵێ بە سومامە با ئیزن بات و دانەوێڵە و گەنم و جۆ ئەمانە بگاتە مەککە پێغەمبەریش بیر لە تۆڵە ناکاتەوە عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێی سومامە ئیزیان بە با دانەوێڵە بگاتە ئەو کافرانە ئەو مشریکانەی کە ئێمەیان شار بەدەر کردووە کە زۆرێکیان لە ئێمە کوشتووە کە ستەمیان لێ کردوین کە باوەڕ بە خودامان ناکەن شەڕمان پێفرۆشن خراپەکارن بەڵام ئێمە مامەڵەی باشیان لەگەڵ ئاکەین بۆیە لە فەرمایشێکی دیکە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ڕوە کاتە هاوڵەکانی فەرمیچی ئەفەرمێ فك العانی یعنی چی یعنی دیلەکانتان ئازادکەن دیلەکانتان ئازادکەن ئای ئەم پێغەمبەرە چ نازدارە چ گەورێ چۆن عەوداڵ و تامەزرۆ و تینووی ئازادیە ئازادی ئەزانێت چ نعمەتێکی گەورەیە بۆی هەمیشە حەز ناکە کەسێک لە بەردەستیا دیل بێ زەلیل بێ یەخسیر بێ هەزار سەڵاوات لە دیداری خۆشەویستمان عەلەیهی السەڵات وەسەلام